So it's really a special moment for me to be here and to see the monument. بۆیە ئەمڕۆ زۆر ساتێکی تایبەتە بۆ من کە لە نزیکەوە مۆنومنتەکەی ئەو ڕووداوە ئەبینم. ئەوەی سەیرە لام پێشتر من ئەم مۆنومنتەم بینیوە ئەشێت بەشێکی زۆری ئەوە ئەمە نەزانم بەڵام ئێمە کۆپیەک مۆدێلێکی ئەم مۆنومنتەمان هەیە لە وڵاتی هۆڵندە لە ناو دادگای تاوانە نێودەوڵەتیەکان هەیە. ئەمەش نیشانەیەکی زۆر بەهێزە بۆی کە ئەو تاوانە گەورەی لێرە ڕوویە لە جیهاندا لەبیر نەکراوە. ئەمەش کۆپیەکی ئەم مۆنومنتە لەوێ لە شاری هیگل بەبیرهێنانەوەیەکی ئەم لە لاهای بەبیرهێنانەوەیەکی ئەم ڕووداوەیە. بەو شارە دەوترێت شاری ئاشتی چونکە دادگای تاوانە نێودەوڵەتەکانی تێدایە. بەڵگەمان بە خۆمانداوە کە هەموو ئەو تاوانبارانە بگرین کە تاوان بەرامبەر بە مرۆڤایەتی ئەنجام بەڵام لە هەمان کاتا زۆر ناخەژێنە بۆ خۆم و بەڕێز کۆنسوڵیش کە ئەمڕۆ بین لێرە و باس لە ئایندە بکەین. لەبەرم هۆکارەشە کە من زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێز پارێزگار و قایمقام چۆن باس لە ئایندەیەکی گەشتر بکەین بۆ ئەم شار. Today we discussed, for instance, the possibility to see how Dutch farmers can work together with Halabja farmers.